بەڵێ ئێمە هەر لەم ڕۆماڵە تایبەتە گفتوگوی زیاترەکەین لەبارەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها ئەو کەسانەی کە وەکو پێشمەرگە وەکو ڕێخستنی دێرین وەکو ئەندام لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سەردەمانی شاخ کاریان کردووە لە ئێستادا لە ستۆدیۆیە لەم ڕۆماڵە تایبەتە میوانداری بەڕێز خاتوو نەزیرە حارس ڕێخستنی دێرین یەکێتی و چالاکوانی ژینگەمان کردووە کە بە سوپاسەوە جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵمانن بەخێر بێ خاتوو نەزیرە سوپاس دەکەم کە لە یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ ئێمەی لەم ڕۆماڵە جەنابتان حەزەکەم سەردەمانی ینی ئەو کاتانی کە لە شاخ بووی وەکو کچێک وەکو ینی ڕێخستنێکی دێرین چۆن زمانی ینی خەباتی خۆتان هەڵە سەنگێنی لە چوارچێوەی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە فەرموو خاتوو نەزیرە. شەهیدان گشت شەهیدان و شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو لە زیندانیانی سیاسی کە وەکو شەهیدانی زیندووان سڵاو لە ڕێخستنە دێرینەکان کە سەرچاوی پێگەاندنی پێشمەرگە بوون ئەو پێشمەرگانی کە چوونەتە دەرەوانێ و چەکیان هەڵگرتووە سپاس. من ناوم نەزیرە حارس عەبدوڵڵایە ئەندازیارم ئەندازیار نەزیرە حارس عەبدوڵڵا پێشمەرگەی دێرینم ئەتوان بڵم ڕێخستنی دێرینم چونکە لە ڕێخستنەوە بووم بە پێشمەرگە بەڵێ من ساڵی 1992 بەهۆی ئەوەی کە لە ڕێخستنی کۆمەڵی ڕێنجدەرانی کوردستانە ئیشمە کرد و بەهۆی ئەوەی کە ئەو گروپی ئێمە ئیشمانتیا کرد گروپی لە سلەیمانیا هەم چالاکی چەگاریانە کرد هەمیشی ڕێخستنیانە کرد سێ کەس لەو گروپای گیران من خۆم لە خێزانی خۆمانە براکەم مامۆستا حەمعەلی حارس لەگەڵ هاوڕێ دڵشاد شێخ سەدیق کە مێردی خوشەکەم بۆ منیرە حارس و لەگەڵ شەید دووریا و دڵشاد مەریوانی و ئەحمەدی زەڕەنگەر و شێخ کەمالی زەڕەنگەر و کۆمەڵێ بەیەکەوە ئیشمانە کرد سێ کەس گیران لەوانە یەکێکیان کاکستێق هاوڕێ دڵشاد لەگەڵ مامۆستا محەممەد لەگەڵ کاک عومەر پیان و عومەری شەکرەکە ئەو سێ کەسە گیران کە ئەو سێ کەسە گیران ئێمە ماوەیە کەر خۆمان شاردەوە هیچ نەبوو دوایی پاش بڵێن سەرەتای گرتنەکەی ئەوان هادی بوو بۆ ئێمە دوایی ماڵی خوشکەکەم ماڵی منیرە حارس ماڵی شێخ سەدیق ئەوان کرێکی بوون لە ماڵێکە هەنێشتی ڕێخستنی ناوشار لە ماڵی ئەوانە شاردرابەوانێ ماڵیەوان خانوویەکی شەرقی بۆ ژێرزەمینێکی هەبوو بە پلە چوویتە خوارە بە پلیکانە کۆتاپلە چاڵێکیان بۆ کردبوو و هەنێشتی چەکی ڕێخستنی ناوشار و نووسین لەو شوێنەیە بوو لە گرتنێ و ئەو گروپە ئاعتراف لەسەر ئەو شوێنە کرابوو ئیتر کاکستێقیان هێنابەوە بۆ ماڵەوە بۆ سەر شوێنەکە کە بینی بان شوێنەکە هیچی تیانە ماوە ئێمە دوای دراوسەکانیان پیانوتین هەر لە ماڵی خوانە زۆریان لێیاوە ئەیان و ئەو شەوە تا بانی خۆمان لێ نەکەوتووە لە تاو هاوار و بەنگەدەنگ و لێیانی ئەوان ئەو کاتە زەمانی لە قیمەت هەد بوو دوای ملازم محسین ئیتر کە ئەو شتانە هەڵگیرا بوون تابەن ئێمە شارد بوومانەوانێ ئەگەڕان بە دوای خوشکەکەمان ینی هاوسەرەکەی کاکستێق ئەیان و دیارە ئەم شتانە ئەوان شاردویانەتەوانێت خوشکەکەمیان گرت خوشکەکەمیان گرت لە ماڵی کوڕێکی پووری خۆم کە ئەبێ بە ماڵی پووری مامۆستا جەمال تاریش کە لێ خوشکەکەمیان گرت بە سێ مناڵەوە گرتیان و لە دایری ئەمن ماوەیەک سجن بوو دوایی بە کەفالەتی شوبرایەکی خۆی برای شێخ سەدیق بوو بە کەفیلی کە خوشکەکەم بەربەن ئەو شتانیان بۆ بدۆزێتەوە تەسلیمی دایری ئەمنی سلەیمانی بکاتەوە شێخ محەممەد بوو بە کەفیلی شوبراکەی خۆی و هاتە دەرەوانێ هەر لەگەڵ هاتە دەرەوانێ بە فەرمانی ڕێخستن بە ڕێنمایی ڕێخستن خوشەکەم یەکسەر ڕۆشتە دەرەوانێ نەمانتوانی نەیتوانین لە شارە دانیشە زۆر ئەو شتانە هەڵگیرا بوون و ینی ناکرا بەڵێ خاتوو نەزیرە ئەمە ئەو پرسم ینی ئێوەی کچان و ژنان ینی لە سەردەمانێکە خەباتتان کردووە و بوونەتە ڕێخستن بوونەتە ئەندامی ڕێخستن بوونەتە پێشمەرگە بوونەتە ینی بەشێک لەو شۆڕشەنووی کە بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕابەرایەتی سەرۆک مام جەلال دەستی پێکردووە ئەنی توانین بڵین لەو سەردەمانەدا خەباتکردن بۆ پیاوان سەخت بوو اینجا چ جای بۆ کچان و ژنان ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دەستپێکردنی ینی شۆڕش و هەروەها جاردانی شۆڕشی نوێوە تاوەکۆم سەردەمەی ئێستامان چۆن هەڵدەسەنگێنی یەکێتی لە بواری ژنان و کچاندا چی بەخشیوە بە کوردستان و چی بەخشیوە بە ئێوە بەڕاستی یەکێتی ئەو کاتانە پێشەنگ بووە لەوەی کە ژن شانبەشانی پیا و بەشدار بووە
چ لە ڕێخستنەکان و چ لە پێشمەرگاتی ڕەنگە بە ژمارە کەم بوو بێ لەبەرەوە پرۆپاگاندەیە کە ئەکرا کە کچان نابێ بگیرێن ئەگەر بگیرێن تووشی چێ بن ئەمە شەر پرۆپاگاندەی بەرامبەر بوو دوژمن بووەی ژنان و کچان ینی بترسێنن یا لەبەرەوەی خانەوادەکانیان بترسێنن بەڵام لەگەڵەوەشە ژمارەی زۆری کچان و ژنان لە ڕێخستنەکانی ناوشارە بە تایبەتی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان چونکە من خۆم ئەندامی کۆمەڵە بووم ژمارەیەکی زۆر بەشداریان کردو و ژمارەیەکی زۆریش چوونەتە دەرەوانێ من خۆمی کەم لەو کچانەی کە ئێستا ئەبیستین کچان لە ملاو لەولا پێشمەرگەن و چەکیان هەڵگرتووە من باسی ساڵی هەشتاویە گەکەم 42 ساڵ هەشتاوی کۆشتاو 42 43 ساڵ پێش ئێستا کە ئەو کاتە یەکەم ژمارەی کچەکان ئێمە کەم بووین دۆم هەلومەرجی پێشمەرگایەتی و ژیانی شاخ و ژیانی ژێرخێمە و ئەو ژیانە سەختە کە تەنانەت ئەگەر نامەیەکمان بۆ بهاتە یا نامەیەکمان بنەردا بە 3 مانگە گەیشت جاریا بوو کەسەکە شەید بوو نامەکە نەگەیشت بۆ کەس و کاری ئەو دوژمنە دڕندەی کە لەو کاتەیە هەبوو یعنی ئەم شۆڕە ڕوو بەڵێ ئەو دوژمنە دڕندەی کە بە هەموو جۆرێک کە بە هەموو جۆرێک سەرسەختانەترین شێوە بەرەنگاری ڕێخستنەکانە بوونەوانێ و بە تایبەتی ژنان و کچان کە تۆزە تایبەتمەندی هەبوو لە بارەیەوەی کە ئەگەر ژان و کچان بگیرێن وەزایکی تایبەتی هەبێت بەڵام لەگەڵەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخستنەکانی ناوشار ژمارەیەکی زۆر لە کچان و ژنان بەشدار بوون و ژمارەیەکی زۆر ینی ئەو چالاکیانەی کە ئەکرا ئەتوانم بڵێم بە پشت و پەنای زۆر لە ژنەکان نەکرا ئەنی هەنێشتە بۆ گەرژن بەژاری تیان نەکرا بەڕاستی جێبەجێ نابوو ناکرا و لە شاخیش ئەو کاتێک کە ئێمە چوینە دەرەوانێ ئێمە لەبەروی ژمارەمان کەم بوو دیار بووین ئێمە لە ناوزەنگ بووین من خۆم لە ناوزەنگ لە سەرکرداتی لە ناوەندی کۆمەڵیشمە کرد ئەو کاتێک کە من ئێمە چوینە دەرەوە ئێمە لە سلێمانی و 3 کچ بوون بە یەکەوە ڕۆشتین من و سۆیلە و خوشێکی شیاتە دەرەوانێ لەو کاتەیە 4 کچیش لە بەغاو لە زانکۆی تەکنەلۆجیەوە هاتبوون کە ئێمە چوین 4 کچی کەشی لێبوون نەرمین و فریشتە لەگەڵ خەدیجە و ئاشتی پێش ئەوانیش نازانین عوسمان و بەیان دوو کچی زانکۆی مووسڵ بوون کۆلیجی پزیشکی سەردەمانەوە هەموو خوێندکاری ژوون من تازە تاوام کرد بوو بەڵێ بە زمانی زانکۆی تەکنۆلۆجی بەڵێ خوێندکار بوون ئیتر ئەم ژمارە کەمە لێوێ بووین لە بارەگاکانە بووین هەندێکیان لە ڕێگەیاندنی نیشانە کرد ئێمە من لە ناوەندی ئیشمە کرد هەندێکیان لە خەستەخانەکەی قوڵە هەرمێ خەستەخانەیەکی لێ بوو خەستەخانەی شەید دکتۆر بەختیار لەوێ ئیشانە کرد هەندێکیان دەرسی نەهێشتی نەخوێنەوەریانەوەتەوە بۆ ژنانەی کە لەوێ بوون ینی کچەکان زۆر چالاک بوون بەم ڕۆژگارە داوای چالاکی هەتا داوای مەفرەزەی چەکداریانە کرد زۆر جار ئەیانوت کچەکان هاتوونەتە دەرێ بۆمان بوون بە کێشە مام جەلالەیە و کێشانە بەرەڕووی من بکەنەوە ینی یەکەم پشت و پەنای کچان و ژنان لە ناو یەکێتیە و لە سەرکردایەتی یەکێتی و لە ناوزەن کە من خۆم ئەمبینی بەڕێز مام جەلال ئەو ڕوئیا و دیدگای سەرۆک مام جەلال کە لە سەردەمانی شاخ و لە سەرەتای دەستپێکردنی شۆڕش بە تایبەتی بۆ ژنان و کچان هەی بوو پێویست بوو کە ئەوانیش بەشدار و کارایەکی سەرەکی بن لە شۆڕشەکەدا پێ دوایە ئێستا ڕەنگی داوەتەوە لە کایەکانی حکومڕانی و بەڕێوەبردن کە لە هەرێمی کوردستان ینی پایە سەرەکیەکانی لەسەر دەستی یەکێ لە بنیادەرەکانی ئەم وڵاتەکە یەشێتی نیشتیمانی کوردستانە دانراوە ئەم ڕوئایەت چۆن نەبینی ئەم دیدگای سەرۆک مام جەلال بەردەوامە تا ئێستا بەرامبەر بە ژنان و کچان لە زەمانی مام جەلال درود بەگیانی مام جەلال بەڵێ ئەتوانم بڵێم بەردەوام بوو بەڵام ئێستا نازانم ئەتوانم بڵێم ئێمە طموحمان لەوە زیاترە کە بۆیە باشترەوە زیاترەیە پاشەکشەمان کردووە لەو ڕۆ پێویستە بە خۆداچوونەوە هەبێت پاشەکشەمان کردو بەڵام هەت پێش پاشەکشەش ئەتوانم بڵێم ئێمە طموحمان لەوە زیاتر بوو ینی ئەکرا بۆ نمونە ڕۆڵی ئەو مەجموعە ژن و کچەی کە لەوێ بوون شتێک هەیە ئەوترێ بۆ نمونە ئەگەر لە بواری ئەدەبیا باسی کرد ئەڵێن ئەگەر شارەزای تاڵەبانی نەبووایە ئەدەبی کوردی نوقسانە بوو چونکە بەز ئەو بەتەنیا لە بواری هەجوا شیعریوتۆ ئێمە ژەڵی نەگەر و کۆمەڵە کچە نەبووە لەو زەمانە ئەو مجازەفەیان نەکردا ئەو ڕێچکەشکێنیان نەکردا شۆڕشی کوردی و کاتە شۆڕشێکی تەنها پیاوانە بوو بەڵام بە بەشداری ئەو کۆمەڵە کچە بوو بە شۆڕشێکی گشتگیر بوو بە شۆڕشێکی قەینا لە شارە ئیشی ڕێخستن لە شارە زۆر قورستر بوو لە ئیشی پێشبەرگایەتی لە دەرەوە چونکە ژیانی لە مەترسیا بوو
ئێمە خۆمان من خۆم کە چوومە دەرەوە تا ڕادەیە ئەتوانم بڵێم ئەو ترسەمان نەما لە شوێنێکی ئەمی نابووین لە دەستێکی ئەمی نابووین بەڵام لەگەڵ ئەوەشە یەکێتی بەداخەوە کە دۆکمنتی ڕۆڵی ئەو ژن و کچانی نەکرد هەتا ئەوانەی کە یادەوەری و مێژویان نووسیوەتەوە بەلای ڕۆڵی کچانان نەڕۆیشتون ناویان نەبردو ئێوەی ژنان ئێستا ناتوانن ئەم ڕۆڵە بەرجەستە بکەن و ئەو مێژوە ڕاست بکەنەوە و بیخەنەوە ئەو قۆناغی کە خۆتان مەبەستان بۆ چکە مێژوو پێویستە بنووسرێتەوە و ئەمە دەبێتە ئەرشیفێک بۆ نەوەکانی داهاتوو بەڕاستی خات و نەزیرە ئەبێ ئەوە بکەین من هەستەکەم خۆشمان تا ڕادەیە کەم تەرخەم بووین هەموو جارە مام جەلالەی ود ژنانە بێ ئەو مناڵ تا نەگری دایکی شیری نایەتێ ژنانیژە بێ خۆیان هاوارکەن و داوای مافەکانی خۆیان بکەن ئەمە تا ڕادەیەک ڕاستە بەڵام تا ڕادەیەکیش نە ئەبوایەوە بووە ئەبوایە زیاتر ئەو ڕۆڵە دۆکمنت بکرایە ئێمە بینیمان کە لەم ڕۆژگاری لە دوای ئەوەنە ساڵ کە زەمەنی تەلەفۆنی دەستی و مۆبایل و ئینتەرنێتە ژنان و کچان لە ڕۆژئاوا و لە شوێنەکانی تر چۆن ڕۆڵیان خراە بەرچاو و چۆن دۆکمنت کرا و چۆن لە هەموو دنیاە باس کران یەکێتی ژەیتوانی من بە ڕێئی خۆم بوونی ئەو کۆمەڵە کچە لەو کاتەیە زۆر گرنگ بوو زۆر کەشکێن بوو لەوەی کە ئێستا ڕۆیە چونکە بەڕاستی دژەباو بوو باشە خاتو نەزیرە من پرسم ینی قۆناغی سەردەمانی دەستپێکردنی شۆڕەش لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ینی 48 ساڵ لەمەوبەر ینی بە دیدگا و ڕوئایەکی ئەتوانین بڵین چەپ ینی مارکسی لینینی و دواتر کە یەکێتی ینی ڕوئیاکەی دەگۆڕێ و ینی دەبێتە حیزبێکی مۆدرن و دەبێتە حیزبێکی سۆسیال دیموکرات پێدوانیە ینی ئەم ڕوئیا و دیدگایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نەهجی سۆسیال دیموکراتی دەبێت بۆ ینی ژنان و کچان جیاوازتر بێ و بەرجەستەتر بێ بۆ خەباتی ئەو چینە و هەروەها ئێوە لە پێشتر بن لەو بوارەدا و ئەمەش خۆتان تا ڕادەیەک وەکو ئاماژەش پێدا ینی کەم تەرخەم نین لەم بوارەدا ئەبواە باشتر بواە ئەبواە ئێمەش باشتر لە پێشە بووینە بەڵام من خۆم لەوانەیە وای بیر بکەمەوانێ نتوانم هەموو ڕۆژێک نازانم چۆن باسی بکەم نازانم سەربەلایەنێبی سەر بە شوێنێبی یەکێک پشتە بگرێ چونکە بمانێەوە نەمانەوێ ینی ئەو پیا و سالارەی کەزاڵە بەسەر هەموو کایەکانی کۆمەلگا بە سیاسەتیشەوە ئەو پاشەکشەی کە کۆمەلگا کردوێتی لە هەنێ لایەنەوانێ کە نەکرد ژن و کچان وازان پیاوانیش زۆر پاشەکشیان کردو بەرەوە دوابەنە بەهۆی بڵاوبوونێ هەرێ ئایدۆلۆجی ناڕاست و هەنێەوەی کە ینی سنوور بۆ هەموو شتێکدانێ هەموو شتێک بۆ بڤە و قەدەغا ینی بەڕێی من پیاوانیش پاشەکشیان کردو بەدڵنیایەوە ئەم حیزبە ژۆک و حیزبێکی سۆسیال دیموکرات ینی کاریگەرە بێ بە و پاشەکشیانی کە هەیە لە کۆمەڵگەدا ئەو کارتێکەرانی کە هەیە ئەو گۆڕانکاریە ئابووری و سیاسیانی کە ڕوویەوە لە هەرێمی کوردستان پێدوانی ئەمانش بەشێکن لە هۆکارەکان بەشێکن لە هۆکارەکان بەڵام ئەکرا یەکێتی نیشتیمانی وەکو حیزبێکی سۆشیال دیموکرات و بە تایبەتی باڵی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان هەرچەنە بەداخەوە کە کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان نەما هەڵۆشایەوە کەەوە گەورەترین ناخۆشی بوو ینی نەکسە بوو کە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کۆمەڵەوە ئەو چالاکێ زۆرە و ئەو توانەوەی هەرسێ بەرەکە لە بەری یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ بۆ خۆی ئەمە یعنی ئەتوانین بڵین بەری یەکێتی نیشتیمانی کوردستانی بەهێزتر کرد دیدگای یەکێتی بۆ سەرجەم بوارەکان فراوانتر کرد وایە نەخات و نەزیرە نەخێر بەلای منەوەوانێ بەلای منەوە هەڵۆشانەوەی کۆمەڵە و پاشەکشە لە بیر و باڕ و ئایدۆلۆژیەتە بەرەو دواوی بردین ئێستا زۆرێکە بینین لە ئەندامانی کۆمەڵی ئەوسا کە بیر و باوەڕی پێشکەوتن خوازیانە بوو بەداخەوە ئێستا ئایدۆلۆژیەتێکی ترە بن بەڕێوە ئێستا جۆرێکی تر بیرەکەنەوە ئێستا ئێوەکو ژنان و کچان کە لە سەردەمانی شاغ ینی ئێوە هەم پێشمەرگە هەم خەباتکار هەم ینی ئەتوانین بڵێن ڕێخستنی دێرین بوون داواکاریتان چییە لە سەرکردایەتی و لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە لە دوای 48 ساڵ دامەزراندن و خەبات و قوربانیدان ینی ئێوەی ژنان و کچان نادیدە نەژیرن هەرچەنە نادیدەش نەژیراوە نێشێ لە پۆستە هەرە باڵەکانی ئەم هەرێمی کوردستانە کە پەرلەمانە ئەی بەڕاستی سەرۆکەکەی ژنە ئەمە خۆی بۆ خۆی خوێندنەوەی یەکێتیە بۆ ڕۆڵ و خەباتی ژنان لە نێو ئەم حیزبەدا و هەروەها لە نێو کایە سیاسی و هەروەها دەوڵەداریەکانی هەرێمی کوردستانە وایە نا ئەتوانیم بڵێم وایە و ئەتوانم بڵێم واژ نییە
یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ پێداچوونەوەی بکە بە نەهجی خۆی بە داهاتووی خۆی بەڕاستیەوەی کە تا ئێستا باشی هێناوە لە هەنێ بوارە بەڵام من پێم وایە لە بواری ژنانە نەخێر وانە دوایەوە ینی نازانم چۆن بڵێم شەر نەیتر کە هەر ژن بێت ئیتر تەواو مافی خۆی وەگرتەوە پێویستە ئەو ژنەش ڕۆڵی خۆی بە باشی بزانێ ڕابردووی ئەو حیزبە بە باشی بزانێ خەباتی ئەو حیزبە بە باشی بزانێ هەوڵ با بۆ باشترکردن و بۆ باشترکردن نەک لە پێناوی پلە و پایە و پۆست و ئیترکە من گەیشتم بە پۆستێک مەبەستە بیجل کە سولانێک نییە من بگەم بە پۆستێک یعنی تر تەواوێکەتی نیشتیمانی کوردستان هەموو شتێکی باشن کردووە لە بەرەوەی من ئاواتەکە ماتوێت وەکو دوا پرسیار بۆ خاتونە زیرە پێشنیارە چی ینی بۆ لەمە دوات چی بکرێت لە دیدگا و هەروەها لە سیاسەتی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕە و پرۆگرامێکی زۆر باشی هەیە بۆ هەموو بوارەکان پرۆگرامی هەیە بەڵام نازانم تا چەند لە جێبەجێکردنی ئەو پرۆگرامە لە بەدواداچوون چۆن جێبەجێ ئەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت لە پەیڕە و پرۆگرامەکەی خۆیان ینی تیشک بخاتە سەر ئەو لایەنانەی کە تا ئێستا وەکو پێویست نەچۆتە پێشەوانێ و بەدواداچوونی خۆی بۆ بکە و خەڵکی باش هەیە خەڵکی دڵسۆز هەیە لە ژن و لە پیا و ئەتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان نەچوە بچێ ئێستاش ئەوەی کە هەبووە چونکە بەڕاستی یەکێتی نیشتیمان و کۆڵەن خاوەنی ڕووباری خوێنە بەڕاستی خاوەنی ڕووباری خوێن خاوەنی ئەو هەموو شەیلێ خاوەنی هەموو زیندانی ئەو هەموو چالاکیە ئەکرێ یان یەکێتی نیشتیمانی کوردستان پێداچوونێکی جدی بکە و بەداداچوونێکی باشی بۆ بکات و ینی زیاتر بەرەو پێشەوە بچێت زۆر سپاس بۆ ئەندازیار خاتونە زیرە حارس ڕێخستنی دێرین وەرەوە چالاکوانی بواری ژینگە کە لەم ڕووماڵە تایبەتی کوردستان نیست بە بۆنە یادی دامەزانی 48 ساڵەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ مامی سوپاس دەکەم